دڵخۆشین بەوەی هەواڵی سەرکەوتنێکی ناوازەی قوتابخانەکانی عیشق و نیلوفەرتان پێڕادەگەیەنین. قوتابخانەکانی عیشق و نیلوفەر دوایەوەی توانیان بڕوانەمەی ئایزۆ 9001 نێودەوڵەتی بەدەست بێنن لەلایەن دامەزراوەی پەروەردەیی بەناوبانگی بەریتانی سیتی ئەند گیلدز بڕوانەمەی باوەڕپێکردنیان پێبەخشرا. دامەزراوەی سیتی ئەند گیلدزی بەریتانی کە ماوەی 140 ساڵە لە بواری پەروەردەدا کار دەکات و لە 100 وڵاتی جیهاندا بڕوانەمەی نێودەوڵەتی دەبەخشێت. بڕوانەمەی باوەڕپێکردنی بەخشی بە قوتابخانەکانی عیشق و نیلوفەر لە ڕێگەی بڕوانەمەکانی سیتی ئەند گیلدز قوتابخانەکانمان کواڵیتی پەروەردەی خۆی لە جیهاندا پەسەند دەکات. بەم هەنگاوەش قوتابیەکانی قوتابخانەکانی عیشق و نیلوفەر لە باخچەی منداڵانەوە تا ئامادەیی مافی ئەوەیان هەیە بڕوانەمەی سیتی ئەند گیلدز بەدەست بێنن کە لە جیهان پەسەند کراوە و لە بوارەکەی خۆیدا پێشەنگە. هەر لەم چوارچێوەیەدا و لە ڕێگەی سیمینار و وێبینار و کۆرسەکانەوە مامۆستاکانمان دەبنە هەڵگری بڕوانەمەی سیتی ئەند گیلدز و لە سەرڕاستی جیهاندا دەناسرێن. بەم زوانە نوێگەریەکانمان لە بواری خوێندندا بە چاوی خۆتان ببینن. چاوەڕوان بن. بۆ زانیاری زیاتر 0750 622 12 12